کاتژمێری زەوی یەکێکە لە چالاکیە ژینگەیە ساڵانەکانی سندوقی نێودەوڵەتی سروشتە کە لە کۆتا شەمەی مانگی ئاداری هەموو ساڵێک بەڕێوە دەچێت. This Earth Hour comes with a great sense of urgency. شێوەی بەڕێوەبردنی بەم جۆرەیە کە دامەزراوە فەرمیەکان و ڕێکخراوەکان و ناوەندا ڕۆشنبیریەکان و خاوەن پیشەکان لە سەعات 8:30 ئێوارە با کاتی نێوخۆی وڵات بۆ ماوەی کاتژمێرێک تەواوی ئەو ئامێرانەی بە کارەبا ئیش دەکەن و کەمتر پێویستیان پێیەتی لە کار ڕادەگرن و بەم جۆرە دەیانەوێت هۆشیاری بەرامبەر گۆڕانی کەشوهەوا و کەمتر کەڵک وەرگتن لە سەرچاوەکانی وزە لە ناو هاوڵاتیاندا قوڵ بکەنەوە. مەبەست لە چالاکیەکە هاوکاری هەمەلایەنەیە بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی کارەبا کە هۆکارە بۆ پیسبوونی ژینگە و گۆڕانی کەشوهەوا. It's tremendously encouraging to see all across this country. بۆ یەکەم جار گایلۆرد نیلسن سیناتۆری ئەمریکی و دۆستی ژینگە ساڵی 1970 تەنها بۆ ئەمریکا ئەو ڕۆژەی دیاری کرد. دواتر ئەم بۆنەیە سەرانسەری جیهانی گرتەوە. سەرەتای فراوانبوونی چالاکیەکانی کاتژمێری زەوی بۆ ساڵی 2007 دەگەڕێتەوە کە بۆ یەکەم جار لە شاری سیدنی پایتەختی ئوستورالیا لە بری بەکارهێنانی کارەبا بۆ ڕووناکردنەوە مۆم بەکارهات. دواتر زۆرێک لە شوێنە گشتەکان کارەبای زیاد لە پێویستیان لێ کوژایەوە لە نمونەی هۆڵەکانی ئۆپرا و پردی هاربۆر. پاش سەرکەوتنی ئەم هەڵمەتە و بەشداری 2200 کەس لە دانیشتوانی سیدنی بۆ ساڵی داهاتوو 50 ملیۆن کەس لە 400 شار سەر بە 35 دەوڵەتی دیکە چوونە پاڵ سیدنی. لەوانە ئەتلەنتا و سان فرانسیسکۆ و بانکۆک و ئۆتاوا و چەندین شاری دیکە. بۆ ساڵی 2009 بەشداربووان بوون بە 4000 شار لە 88 دەوڵەت. بۆ ساڵی 2010 بەشداربووان لە 128 وڵاتەوە و ساڵی 2011 لە 35 وڵاتەوە بەشداریان کرد. تا ساڵی 2012 ژمارەی شارە بەشداربووەکان گەیشتە 7000 شار لە 152 وڵاتی جیاواز. لە نێویشیاندا هەرێمی کوردستان کە لە ساڵی 2012 بەدواوە ساڵانە بەشداری ئەو چالاکیە دەکات. ئەویش لە ڕێی بە کوژاندنەوەی کارەبا لە چەند شوێنێکی مێژویی و نیشتیمانی و چەند باڵەخانەیەکی دیاری شارە گەورەکان لە هەولێر و سلێمانی دووهۆک. بەشێک لە شار و شارۆچکەکانیش ئەو چالاکیەی تێدا ئەنجام دەدرێت. چالاکیەکەش لە ڕێگای دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستانەوە کاری لەسەر دەکرێت بە هاوبەشی و هەمانگی ڕێکخراوە تایبەتەکانی بواری ژینگە لە هەرێمی کوردستان.